من ڕاستپاردەی من وایە چەندی ئەکرێ دایکەکە لەو کاتێککە ئەم مناڵە ینی با بڵێن دروست ئەکات لە ڕەحمیا و ئەم جنینە دروست ئەبێت خۆی دایکەکە خودی دایکەکە خۆی لە مادی پلاستیکی بە دوورکات. ئەجا کاتێکیش کە ئەم مناڵە هاتەکایەوە یا هاتە ژیانەوە چەندی پێ ئەکرێ مەوادی پلاستیکی بۆ هیچ ئامانجێکی بەکارنێت. یعنی لە تەقدیمکردنی خواردن لە پێشکردنی خواردن بە مناڵەکەی یا خواردنەوەکان و هەروەها یاری دەستی و هەروەها کاتێک و کاتێککە دانیێت هەندێک مادەی پلاستیکی هەیە بەکارێ بۆی کە پوچی پێڕاشێشەوە تا دانی بێتە دەرەوە ئەمانە هیچ ڕاستپاردەی لەسەر نیە و ڕیکۆمێت ناکرێت و ئەمڕۆ چاوەزانستەکان تەکی دەکەن چەند خۆتانی لێ بەدیورکەن کەمە. اینجا من لێرە حەزەکەم کۆمەڵی ئاماژە بکەم بەو کاریگەریانی کە با بڵێن مادە پلاستیکیەکان ئەیکەن لەسەر تەندروستی و بە تایبەتی تەندروستی مناڵ. ئەگەر بێت خودی ئەو دایکە لە قۆناغی با بڵێن حەملە یعنی مادەی پلاستیکی تێکەڵ بە جەستەی بێت کە ئەمڕۆ سەرچاوە زانستیەکان ینی با بڵێن تاقی جیهانەکان تاکید لەوە ئەکەن کە بەنسبەت هەر لە کۆی هەشت دەم مناڵ هەر هەشت مناڵ بڕێکی دیاریکراوە لە مادە پلاستیکیەکان تێکەڵ بە جەستەی بووە. اینجا ئەم مادە پلاستیکیانە چەندەها مادەی شیمیایی ئۆرگانی جیاوازن و ئەم مادانە دەرکەوتووە یعنی کاریگەری زۆر نەرێنیان هەیە لەسەر لایەنی تەندروستی تەواوی ئینسانەکان. مرۆڤە گەورەکان دەرکەوتووە لە سەد مادەی پلاستیکی تێکەڵ بە جەستیان بووی تێکەڵ بە خوێنیان بووە. من حەزەکەم لەو لایەنانەی کە مەسەلە کارتێکەرە لەسەر لایەنی تەندروستی مناڵ ئەگەر بێت بە تایبەتی بە ئاوێتەکانی ثالەیت کە ئەمە ئاوێتی ثالەیتە ئەمە نزیکەی 80 مادەیە ئەکرێتە ناو مادەی پلاستیکیەوە بۆی خەسڵەتەکانی چاکات وەکو مادەیەکی پێوتێ پلاستیسایزەر. ئەم ئاوێتێ دەرکەوتووە کە چەندەها کاریگەری لە نەرێنی لەسەر مناڵەکە دروستەکە. یەکێ لەو کاریگەریانە ڕەنگە ئەم مناڵە تووشی ڕەبوو بکات چکە کۆئەندامی سی یعنی بە شێوەیەکی تەندروست دروست نەکات. یەکێ لەو کاریگەریانە بە تایبەتی بۆ مناڵی نێر ڕەنگە هەر لە دروستبوونیەوە لەو کاتێک کە لەسکی دایکایەتی بەرکەوتووە کۆئەندامی زاوزەی ئەم مناڵەوەکو پێویست گەشە نەکات. ئەنجا کەیەتە دنیاوە ئەم مادە پلاستیکیانە و بە تایبەتی ئەم ئاوێتانەی ثالەیت کە چەندەها 75 جۆری تیا هەیە و ئەکرێتە مادە پلاستیکی جیاوازەکان. ئەم ئاوێتانە دەرکەوتووە هۆکارن بەوەی کە با بڵێن باڵانسی هۆرمۆنی تێکبن لەم ئینسانە کە پیانەوترێن ئیندۆکراین دیسڕاپتەر یعنی یەکێک لەوانە ئەتکرێ دەرکەوتووە توژینەوەیان کردووە لەسەر 14 مادەی ڕیزن کە وەکو پۆلیمەر بەکار هاتووە بزان ئەمانە چکارێک کردیان دەرکەوتووە 4 لەم مادانە ئەتوانن ڕۆڵی ئۆستروجین ببینین هۆرمۆنێکە کە لە جەستەی مرۆڤە. خۆشەویستان ئێمە بێ ئەو ڕاستیە بزانین وەکو بوونەوەرێک لە جەستەی مرۆڤ بە تایبەتی وەکو سەرچاوە پزیشکیەکان ئامادەی پێکەن نزیکەی 60 جۆر هۆرمۆنی جیاواز هەیە کە ئەم هۆرمۆنانە بە 2 جۆر لە خودەکانەوە لە ڕژێنەکانەوە دەرئەچن. تەواوی با بڵێن حەچی ئەو پرۆسە فەسلەجانەی کە لە جەستەی مرۆڤەکانە بە شێوەیەکی تەندروست بەڕێوەچە ئەم هۆرمۆنانە کۆنتترۆلیەکان و ئەمڕۆ دەرکەوتۆ بەشێک لە پێکاتەکانی ئەم مادە پلاستیکیانە مەسەلە لەوانە بیسفینۆڵ ئەی لەوانە ئاوێتەکانی ثالەیت لەوانە مڕەکەباتی تر هەیە کە تێکەڵ بە مادەی پلاستیک ئەمە هەمووی تێکدەرن بۆ لایەنی هۆرمۆنی و ئەمڕۆ ئەگەر با بڵێن پزیشکەکانی کە پسپۆریان ئەم بوارەیە ڕەنگە ئاماژە و ینی هەڵپشتی ئەم ڕای منکەنەوە. ئەجا بۆیە ئەگەر هاتیش ناچار بوو ئەو دایکە یعنی هیچ کەرەسەیەشکی لەبەر دەمانە بوو لە کاتی بەکارهێنانی مادەی پلاستیکی تاکید کە لەوەی مادە پلاستیکیەکان ئەمڕۆ پۆلێن کراون بۆ 7 جۆر. ئەم 7 جۆرە لە ڕقەمەکەوە پێیراوە بۆ ڕقەم 7. ئەمە لە سێگۆشەیەکە ئابینێت چەندی پێ ئەکرێت ئەو ما کۆدانە بەکار بێنێت تا ڕادەیەک ینی با بڵێن سەلامەتن لەوانە کۆدی ژمارە 2 کە های دنستی پۆلی ئەثیلینە لەگەڵ کۆدی ژمارە 4 کە پێوتێ لۆ دنستی پۆلی ئەثیلینە لەگەڵ کۆدی ڕقەم 5 کە پێوتێ پۆلی پرۆپیلین. ئەمما ئەوەی کە ڕقەم 1 ئەوەی کە ڕقەم 3 ئەوەی کە ڕقەم 6 ئەوەی کە ڕقەم 7 بە هیچ کلۆجێک چەندان پێ ئەکرێت با بڵێن لە خۆتانی بەدوورکەن.